بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، شکر و سپاس بۆ ئەو خودایی دانەری زەوی و ڕاگری ئاسمان. سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوە ئاخری زەمان محەممەد المستەفا، سەڵات و سەلامی خوای گەورەی بڕژێتە سەر و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دووە. خۆشەویستان، فێرخوازان، زانستخوازان، لە زنجیرەی سیەمین لە تەفسیری جوزئی عەممە دەگەینەوە خزمەت ئێوەی خۆشەویست و بەڕێز، ئەویش لە سەبارەت بە سوورەتەکانی ئەو چەند سوورەتەی دەمینێ. ئێستا دەینە خزمەتی سوورەتی ئەلماعون. سوورەتی ئەلماعون ئەویش لە تەفسیرەکەی چەند تەوەرەك لە خۆ دەگری. تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی ئەلماعونە. کەلیمەی ماعون واتە کەلوپەل، کەلوپەلی پێویستی ژیانی مرۆڤ. کو مەسەڵەن تەمەشارێکی کەسێک لە دوکانێ دەڕنافیز و پلایز و ئەگەفیتەربی ئەو شتانەی پێویستە. کەسێک لە ماڵی عاتەن چ پێویستە؟ مەسەڵەن تەمەشارێکی کابرا لە ماڵێ جارێ دەمیچاکە هەندێک کەلوپەلی ناو ماڵێ زەڕوراتە، ئەو پێی دەوترێ ماعون، واتە ئەوەی کە خەڵک دەتانی بەهانەی خەڵکەوە بچی وەکو مەعونەت و یارمەتیدانی خەڵکی یە پێ دەکرێتن. ژمارەی ئاەتەکانی 7 ئاەتە. سوورەتێکی مەککیە لەسەر ڕای زۆرینە و ئیبن عەباس دەفەرمێ نەخێر سوورەتێکی مەدەنیە. زنجیرەی 107مین سوورەتی قورئانە، لە دوای سوورەتی ئەتەکاثور دابەزیە. بابەتەکانی ئەو سوورەتە لەگەر ئەوەی سوورەتێکی 7 ئاەتە بەڵام کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لە خۆ دەگری. یەک لەوانە باسی صیفەتی ئەو کەسانە دەکات کە بڕوایان بە ڕۆژی دوایی نییە و بە درۆی دەخەنەوە وەک بەراوردێک لە نێوان ئەوان و بڕواداران. دووەم، صیفاتەکانی بە درۆخەرەوانی ڕۆژی دوایی باز دەکات. یەکێک لەوانە هەتی و بێباوک پشتگوێ دەخن و گرنگیان پێ نادەن، هاننەدانی خەڵک لەسەر ناندانی هەژاران، بێ ئاگایی لە کاتی ئەنجامدانی نوێژەکانیان، ڕووپامایی ڕیابازیکردن و خۆ دەرخستن لە کاتی ئەنجامدانی کردەوە باشەکانیان. شەشەم، کەلوپەل نادەن بە خەڵک و پێویستی خەڵک جێبەجێ ناکەن. تەوەری سێم، لە سوورەتی پێشوو کە سوورەتی قوڕەیشە خوای گەورە باسی نیعمەتی ئەو ئەمن و ئەمان و ڕزق و ڕۆزی خۆی کرد کە بە سەبەبی بازرگانی بەدەستی قوڕەیش کەتیە، ئەویش بە سەبەبی ئەوەی کە ئەو ئەمن و ئەمانەی لە مەککە و لە دەور و بەری مەککە هەیە. بەڵام لە سوورەتی ماعون خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتەدا باسی چمان لێ دەکا؟ باسی ئەو کەسانەمان لێ دەکا کە بڕوایان بە ڕۆژی دوایی نییە و ڕۆژی دوایی بە درۆ دەخەنەوە، وەکو بەراوردێک لەگەر کەسانی بڕوادار چەند فەرق و جیاوازیان هەیە. ئەوانە ڕێز لە کەسێک ناگرن کە بێباوکە هەتیوە، و هەروەهانی خەڵک نادەن لەسەر ناندانی فەقیر و هەژار و ئاور لە خەڵکی نادەنەوە. هەروەها خەڵکێکن هەرچی دەیکەن حەز دەکەن لە بۆ بخۆ بە دەرخستن و ڕیابازی بیتن، بە هیچ شێوەیەک لە کەمترین کەلوپەلی خۆیان ئاور لە خەڵکی نادەنەوە و هاوکاری دۆست و جیران و برادەرەکانی خۆیان ناکەن. مانای تەوەری چوارەم، مانای وشەکان. بیدید و ناوێکی ڕۆژی دواییە، ڕۆژی پاداشت و سزادانەوە. یەدوع وازی لێدێنێ، پشتگوێی دەخات. یەحوض هان نادات. فەوەیلون بەتینترین سزایە لە ناو دۆزەق دۆڵێکی ئاگرا. ساهون بێ ئاگان. یوڕاؤون ڕووپامایی ڕیاکاری دەکەن. ئەلماعون کەلوپەلی بەردەست. تەوەری پێنجەم مانە و تەفسیری ئاەتەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتەدا ڕوو لە پێغەمبەری خوا دەکا، خیتاب لەگەرەوی دەکا و قسەی لەگە دەکا، مەبەستیش پێ هەموو ئومەتەکەیتی. ئەی خەڵچینە بزانن، ئەڕەئەیتە الەذی یوکەذیب بیددین، ئەی پێغەمبەری خوا، ئایا نابینی بە چاوی سەری خۆت ئەو کافرە زرهێزانە، ئەو دەوڵەمەندانە، ئەوانەی خوپیاوی زۆر گەورن لە ناو هۆز و عەشیرەتەکەی خۆیان، بەڵام ئەو کەسە لەبەر ئەوەی صفەتێکی هەیە یوکەذیب بیددین، ڕۆژی قیامەت بە درۆ دەخاتەوە، بڕوای بە ڕۆژی دوایی نییە. وا دەزانی دنیا هەر ئەو دنیاەیە تێیدا دەژی بۆ ماوەیەک، لە پاشان دەمری و زیندیبوونەوە و پاداشت و سزا نییە. ئەوها تێدەکا. ئەو جەگەر وابی فەرقی ئینسان تێ لەگەر ئاژەڵێک دوور لە ڕووی ئێوەی بەڕێز و خۆشەویست. نەخێر ڕۆژی قیامەت هەیە، هەتا سنگ و حورمەت و گەورەی ئەو ئینسانی لۆ بە دەرکەویتن، و هەروەها بێقیمەتی و سووک و ڕسوایی کەسی خراپەکارت لۆ بە دەرکەویتن. بۆیە خوای گەورە قیمەتی دانایە تا قیمەتی مرۆڤەکان بە دەرکەوی، ڕاست و چەوتەکان بە دەربکەوی، باش و خراپەکان بە دەربکەوی. ئەفەنەجعەل المسلمینە کەلمجریمین ما لەکم کەیفە تەحکومون.
ئەوەی چیتەن لێ قەوماوە چۆن بڕیار دەدەن دەبێت دوو کەس لە دنیادا بژی هەردووچێ یەکەچیان چاکەی کردی یەکەچێ خراپەی کردیا لە ڕۆژی قیامەتێ یەک حاڵ و حسابیان هەبی کەینی ئەوە لە عەدالەتی خوا دەوەشێتەوە لێ خوای گەورە دەفەرموێ ئەڕەئەیتە الذی یوکەذیب بالدین ها سەیری بکە ئینسانێکی چەند خراپە چەند بێزەمیرە چەند بێوجدانە کاتێک دین و ئیمان نەبوو فذلك الذي يدع اليتيم ئەو کەسەیەکەوە يدع كلمة يدع يعني يدفع يعني كاتك كوا يتيمك دبيني بپاڵە پەسۆ یان بە پاڵدان پاری پێوەدەنێ دووری دەخاتەوە لە خۆی وای لێ دەکە کە ئەو یەتیمە بەرەو ڕووینێ سبحان الله تەمەشا بکە خوای گەورە لێرە باسی یەتیم و بێباوک دەکات لۆیە لەناو هەموو مجتەمەعەک هەر مجتەمەع و کۆمەڵگەیەک ئەگەر ئاهلی دین و ئیمان نەبوو زەمیر و ویجدانیش نامینێ ڕەحم و سۆز و بەزەیی نامینێ بەرامبەر بە منداڵی گچکە بەرامبەر بە ئافرەت ڕێز و حرمەتی کەسەکان پێشێل دەکرێ هاوسەنجی لە ژیان نامینێ شیرازەی ئەو ژیانە تێک دەچی ئینسان وەکو دڕندەی لێدێ لەبەرەوە ئیمان نییە لەبەرەوەی باوەڕبوون بە ڕۆژی قیامەت نییە ڕەنگە کابرن نوێژێش بکە ڕەنگە زەکاتیش بدە ڕەنگە لە دوو مامۆستاش نوێژێ بکە بەڵام کاتێک یەتیمەک دەبینیتن پشتی تێدەکا خۆی لێ تووڕە دەکا قسەی پێ دەڵێ يدع اليتيم ولا يحض على طعام المسكين هەندێک کەسێکی چروکە هەندێک کەسێکی ڕەزیلە هەندێک کەسێکی ماڵپەرستە نەک بە خۆی ماڵی خەڵک نادا ئامادە نییە بە زوبانەکەش هانی خەڵک بدە ولا يحض يعني تشجيعی خەڵک ناکە لەوەی وەرە کاکە نان لۆخت بدە خەڵک زجی خەڵکی تێر بکە خەڵکی برسی تێر بکە ئەو کەسە بە زوبانیش ڕەزیلە سبحان الله خوا پەنامەم بدە هەن ناندانی فەقیر چەند میهیمە خوای گەورە لە قورئان باز دەکات لێ تەمەشا بکە لە شەریعەتی ئیسلام یەک کۆبەڵە جۆری دان خواردن دانرایە حتى بزانە یەک لەو شتانێک کە سونەتە لە کاتێک کەسێک یەکەچی لێ دەمری دەوروبەر و جیران و خەڵکی گەڕک کۆ بنەوە شیوەک دروستکرد وەختی خۆی لە کوردەواری پێیان بە شیوە غەریبە ئێوارەکەی کە کابرا مردیەکەی لێ مرد بوو هەر کەسێک بە سێنیەکی پڕی خواردن دەچوە ماڵەکە یەک تاکە نەفەر دەچوو جیرانەکە بەڵام خواردنی پێشش نەفەری دەبێت لۆخۆی و میوانەکانی کە هاتبوون ئەو خواردنیان دەخوارد جۆرەشی وێشترێ پێی دەوترێ وەلیمە ئەو وەلیمەیە ئەو خواردنەیە لە کاتی ژن گواستنەوە پێغەمبەری خوا بە عەبدوڕەحمانی فەرموو ئەولیم وەلەو بیشات لێرە مەبەست لە وەلیمە چیە خواردنیکردنی خواردنێک دروستکردنی خواردنێک لە بۆ کاتی ژن گواستنەوە هەتا خەڵک فێری دەستکراوەی بی خزم و کەس کۆ بنەوە ئەخر ئێستا تەمەشا دەکەی خەڵک هەیە بە سارە و سار یەکتر نابینی لە هیچ مناسبەیەک یەکتر نابینی چەند خێرەی گەورەیە کەسە خواردنێک دروست دەکات لەسەر سفرێک ئەو خەڵکە کۆ دەکاتەوە خێرەی زۆر گەورەیە سەیلەی ڕەحمە یەکێشتر لەو خواردنانەی لە ئیسلامی عەقیقا کەسێک منداڵی دەبی هۆزەبانەشی دروست دەکات دۆست و برادەر و خۆشەویستان بانگ دەکات حتى لەو کاتەی دەڕێن شتێکی جوانە کەسێک خانی دروست دەکات پێی دەوتری وەکیرا لەو کاتێککە خانووی دروست کرد خانیەکی نوێ کە چووە ناوی خواردنێک دروست کە لەو خەڵکی کۆ بکاتەوە ئەوە هاندانی ئیسلامە لە بۆچی لەوەی خەڵک دەستکراوە بی خەڵک نانی خەڵکی بدا ڕەزیل و چروک نەبی فەوەیل للمصلین وەیل و عەزابی زۆر سەخت کە دۆڵێکی پڕ لە ئاگرا سەختترین شوێنی ناو دۆزەخە لۆچێ للمصلین بۆ نوێژ خوێنانێک لە بۆ نوێژکەرانێک ئەو نوێژکەرانەی ئەو نوێژ خوێنانەی کەوا صفەتەکیان هەیە الذين هم عن صلاتهم ساهون ئەو نوێژ خوێنانەی کەوا عن صلاتهم لێرە عن واتە بەر لەوەی بست لە ناو نوێژەکانیان ساهون بێ ئاگان یعنی ئەو کەسە هێشتا وەختی نوێژە نەهاتیە خۆی لۆ ئامادە ناکە کاتێک بانجی نیوەڕۆ دەدا بانجی عەسر دەدا زۆر گوێی بە نوێژەکەی نادا مەشغولە هەر خەریکی ئیش و کار و دوکان و کەسابەت و دەرسەکەی و هیچ خۆی مەشغول ناکە خۆی ئامادە بکە لە بە نوێژەکە ساهون یعنی غافلون بێ ئاگا یعنی وەکو ئەوی لە بیرە خۆی دەباتەوە سەهو یعنی لە بیرکردن و یعنی نەزانین خۆی لە جێلی دەدا وەکو دەڵێتن ئەلێرە عن لۆیە زانایان دەفەرمونون دەبی سوپاسی خوا لەسەوەی بکەی فەرمووی عن نەیفەرمووە فی ئەگە بیفەرموو بە فی سەڵاتیهم هیچ کەسێک لەو عەزابە سەختە دەرنەدەچوو چ کەسێک هەیە نوێژێ بکە فکری بەلایەکدا نەڕوە
أو في صلاتهم مال من ويران دبو بلام ليرة خواي عن صلاتهم أتو لو كاتي كيشتا نويجك نهاتيا يعني لو كاتي بانجي فرمو دبي يكوسر بتوندو توري بتوستو صالاتي خد أحمد بكي لبو نويجك ببي هيج عذرتي شرعي نويج تاخير كدنكا قناع الدقاتي لو يا بيغمبري خوا كاتك بسياري لدكري أي بيغمبري خوا أي الأعمال أفضل تكارو كدويك لحمو كارو كدويك خير تورو تاكترا بيغمبري خوا فرمي الصلاة على وقتها نويج لكاتي خوي لو يبزان خواي يقول باسي منافق كان دكا دا فرمي ولا يأتون الصلاة إلا وهم كسالى كاتك هندس نو لبنويش دين لبنويش وهم كسالى زور بطنبلي بقلب قراني هندس نو لبنويش كان الذين هم يراؤون أو نويش خويناني كاتك كنويش دكن كاتك كا أواني يعني كبروان بروجي دوائينيا أو زور كسانا كوا يراؤون أوان الريابازي دكن لنويجيان لصدقيان لخير وخيراتيان ببردوام عصدك خلق بيان بينن ريا مصيبته شي زور قوريا لويا بيغمبري خواد فرمي لها مشتك خرابتر كليتان بترسيم الشرك الأصغر شركي بتوك قالوا يا رسول الله وما الشرك الأصغر قال الرياء الربامائي خوني شانداني لكاتي عبادة بخلتشي خواد لبير بتي نعوذ بالله ويمنعون الماعون وصفته يشتري أو زور كسانواي ويمنعون ريقريدا كان مالي خويان نادنا شيء كلو بلي خويان كاتك خلق بيوستيان ويمنعون ريقريدا كان قد غيدا كان ناي بخشنو نايدنا خلقاني تر لوشتا بيوستياني كوا زيرانك دارو يتكليف لزيران شدك داواي لدكا يان دارو يكابرا للسياري عاطل بالري بيوسي بطنرنا في زكا بتزقتشيا بشتشيا دبيئتو هاناي بهاناي خلق بي وصفتي إنساني إيمان دارا خالي بين سودو بندهلين زراوة كان أسرة بيروزا قورترين بالنري تاكا بروابون بروجي دعاي بروانبون بروجي دعاي ستساوي هم خرابيك أخوا بناممدا خالي دوام ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی دەدات بە بێباوک و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بە بێباوکی لەدایک بوو. خاڵی سێم پێویستە مسلمان ئەگەر خۆشی چاکەیەکی لە دەست نەهات بیکات هانی خەڵکی بدات بۆ ئەنجامدانی. خاڵی چوارەم کاکڵە و ناوەڕۆکی نوێژ خوشوع ئاگاداربوونە لە نوێژەکە پاداشتی تەواویش لەوەدایە کە ئینسان لە ناو نوێژەکە فکر و خەیاڵی لەسەر نوێژەکە بی. پێنجەم خراپترین کار و کردەوە ئەو کردەوە کارەیە ڕیای تێدا بێت. سەروەرمان بەشیکی بچوکی داناوە هۆکاری پوچەڵ بوونەوەی کردەوە باشەکانە. شەشەم پێویستە مسلمان هاوکاری و یارمەتی دەوروبەری خۆی بدات بە تایبەتی بۆ خواستنی کەلوپەل و پێداویستی. تەوەری شەشەم ڕۆکردنەوە سەبارەت بە هەتیو بەو کەسە دەوترێت باوکی نەمابێ لە ژیان تەمەنی خوارد 15 ساڵ بێت یا خۆی نەناسی بێت ئەوە یەتیمی عن یەتیم دەبی دوو سفەت هەبی باوکی مردبی عن ئەگە کەسێک داچی مردبی پێی ناوتری یەتیم دەبی باب بمری ئەو جە منداڵ دەبتە یەتیم تەمەنیشی لە 15 ساڵ بچووکتر بی. چەند زانیاریەک دەربارەی ڕووپامایی عادی ڕیا بازی پێچەوانەی ئیخلاسە بۆیە هەر عیبادەت مەرجی ئیخلاسی تێدا نەبێت وەرناگیرێت. ڕیابازی صفاتی دووڕوو منافقانە هۆکارەکانی ڕیابازی لە عیبادەت ناو دەنگ پەیداکردن کابر هەر ئیشەکی دەکا باز دەکا عەز دەکە خەڵک باسی بکات خۆ بە گەورە زانین لوت بەرزی هەیە عەز دەکە دائیم خۆی هەڵکێشی لەناو خەڵک بەخۆ نازین چارەسەری ڕیابازی هەستکردن بە گەورەی خوای گەورە کە ئەو ئیشە بۆ خوا بکەی هەموو شتێکت لەلا بچووک بی تێگەیشتن لە مانای بەندەیی و بەندایەتی بۆ خوای گەورە بزانێت و عەبدی خوای گەڕان بە دوای کەم و کوڕی عیبەکانی خۆت بیرکردنەوە لە گەورەی گوناهی ڕیابازی تا بکرێت عیبادەتە سونەتەکان بەنهێنی ئەنجام بدا مەسەلەن نوێژی فەرض دەچێ مزگەفتەی نوێژە سونەتەکان لە ماڵێ بکە بەر لە ڕۆژی ڕەمەزان ئەوە هیچ هونەری تێدانێت و بە ڕۆژی بەڵام دووشەم و پێشەمان بە ڕۆژی خۆت زۆر بە دەرمەخە بیرکردنەوە لە کەم و کوڕی دنیا و سەختی و ناخۆشی دوا ڕۆژ بزانە دنیا ئەوەندەی ناینی خۆت عیبادەتەکانی خۆتی بۆ عەرز بکەیت. ئەنجامدانی عیبادەتێک لە پێناو بینینی خەڵک ڕیابازیە واسێنەن لە عیبادەت لە ترسی خەڵک شیرکە مەسەلەن لۆنە دەرێ وەڵڵەهی دەچم دوور کە عەسونەت تەحیەت المەسجد دەکەی ئاور دەرێ فلان و فلان وەڵام من نایکەم نەکو بتە ڕیا ئەوە شیرکە يعني لە بەخاتر خەڵکەچی ئەتو عیبادەتەکەت تەرک دەینە سەر سوورەتی ئەلکەوثەر تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی ئەلکەوثەرە وشەی کەوثەر واتە زیاد يعني شتێکی زیاد و بەبەرەکەت و زۆر ژمارەی ئاەتەکانی سێ ئاەتە
سورەتێکی مەککیە زنجیرەی 180 سوورەتی قورئانە لە دوای سوورەتی ئەلعادیات دابەزیوە. بابەتەکانی باسی ڕێز و گەورەی پێغەمبەری سەروا صلی الله علیه وسلم دەکات کە خوای گەورە ڕووبارێکی تایبەتی پێبەخشیە کە پێی دەوترێ ڕووباری کەوثەر. گرنگی و گەورەی خاڵی دووەم گرنگی و گەورەی نوێژی جەژنی قوربان و قوربانیکردن باز دەکات. سێم دڵدانەوە پشتیوانیکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەنجەڕۆکردن و دوابڕاوی دوژمنان و نەیارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تەوەری سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو لە سوورەتی ماعون خوای گەورە باسی صفاتی بێباوەڕانی کرد کە بڕوایان بە ڕۆژی دوایینە چەند صفاتێکی باسکردن لەو سوورەتە پیرۆزەدا کە سوورەتی کەوثەرە خوای گەورە باسی ڕووبارێکی تایبەت دەکات کە بەخشراوە بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم و باسی نوێژی جەژنی قوربان و باسی دوا ڕۆژی خەسارەتمەندی و زەرەرمەندی ئەو کەسانە دەکەن کە دوژمن و نەیاری پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم. مانای وشەکان ئەلکەوثەر خێری زۆر و نەبراوە ناوی ڕووبارێک کە تایبەتە بە پێغەمبەر و ئومەتەکەی صلی الله علیه وسلم. وەنحەڕ خۆشتر سەر ببڕا قوربانی بکە. شانی ئەکا ئەوەی ڕقی لە تۆیە دوژمنتە. ئەلئەبتەر دوا بڕاو لە ناوچوو. پێنجەم هۆی دابەزینی سوورەتی کەوثەر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس دەفەرمێ کاتێک کەعبی کوڕی ئەشرەف هاتە مەککە قوڕەیشیەکان پێیان وت تۆ گەورەی ئایا نابینی ئەو دوا بڕاوە یان مەقسەدیان پێغەمبەر بوو وا تێدەگات ئەو باشترینی ئێمەیە کاتێ ئێمە سەرپرشتیاری حاجیان دەکەین نان دەر و دەرگاوانی کەعبەی ئەوی ژووتی ئێوە لەو باشترن. کەعبی کوڕی ئەشرەف وتی ئێوە لە محەممەدی باشترن. خوای گەورە ئەو ئاەتی دابەزان فەرمووی ئینە شانیئەکە هوە الئەبتەر دابەزی سەدی دەڵێ کاتێک کوڕەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مردن عاسی کوڕی وائیل وتی محەممەد دوا بڕاوە و چاق کوێرە ئەو منداڵەکانی مردن لە دوای خۆی چێ جێی دەگرتەوە دینەکەشی لەگە خۆی لە ناو دەچیتن. بەڵام ئیعزازی قورئان خوای گەورە فەرمووی ئەو ئەبتەرە بەڵکو محەممەدە تا ڕۆژی قیامەتێ خۆی و ناو دەنجی دەمینێ و شوێن کەوتوانی هەتا ڕۆژی قیامەتێ میراتگری پێغەمبەرن عیبادەتی دینی پێغەمبەری خوا بە میرات وەردەگرن. تەوەری شەشەم مانە و تەفسیری ئاەتەکان خوای گەورە دەفەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر ئەی پێغەمبەری خوا ئینا ئێمە خۆمان وەکو ڕێزەک وەکو گەورەیەک وەکو بەخششێکی خۆمان دەبەخشین بە تو ئەعطەیناکە بە تومان بەخشیە چمان پێبەخشی ئەلکەوثەر واتە خێر و بێرەی گەلک زۆر. لێرە خوای گەورە سوبحانە وتەعالە کە دەفەرمێ ئەلکەوثەر کەوثەر لە کەثیرەوە هاتووە واتە شتێک کە مای زۆری و زیادی و نەبراوەیە قەتا و قەت لە بنایە سوبحان الله. لێ هەرچەندی باسی گەورەی پێغەمبەر دەکەی هەرچەندی باسی ناز و نیعمەتەکانی خوا دەکەی لەسەر پێغەمبەر و ئومەتەکەی لە بنایە و نایە سوبحان الله. کەوثەر ئێمە شتێکی زۆر زۆر بە تو دەبەخشین کە بریتیە یەکێک لەو شتە کەوثەرانە حەوزی کەوثەرە کە تایبەتمەندێکی خوای گەورەیە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کەواتە ئەی پێغەمبەری خوا لە بەرامبەر ئەو نیعمەتەی خوا کە خوا لەگەری کردی فەصەلی لڕەبیکە کاتێک جەژنی قوربان دێ زانایان دەفەرمن ئەو ئاەتە فەصەلی لڕەبیکە چە دەگشتگیرە هەموو نوێژێک دەگرتەوە. بەڵام لێرە حاڵ و مەقام ئەوەیە باسی نوێژی قوربانیە کەوا بوو تۆش ئەی پێغەمبەری خوا بەگشتی هەموو نوێژەکان لە خوا بکە بە تایبەت نوێژی قوربان وەنحەڕ و ئاژەڵ سەر ببڕە لۆ ناندانی فەقیران بە پێچەوانەی بێباوەڕانی ڕۆژی دوایی کە بە زوبانیش هانی خەڵکی نادەن کەوا خەڵکی تێر بکەن و خەڵکی نان بدەن. وەنحەڕ خوشتر سەر ببڕە قوربانی بکە. ئین کەلمەی نەحەر لە زمانی عەرەبی لە بۆ سەربڕینی خوشتر دێت چکە خوشتر بە پێوە لە ملی دەدرێ هەتا خینەکەی داوا دێ دەکەوتە عەردی ئەو دەتاو ملەکەی لێ دەکەنەوە ئەوە پێ دەوتێت نەحەر. بەڵام ذەبح لە عەردیدانە حیوانەکەی لە عەردی دەدەی ئەو دەچەقوی بەملی دادەهێنرێ. ئینە شانی ئەکە ئەی پێغەمبەری خوا شانی ئەکە واتە موبغیضەکە ئەو کەسەی کەوا دوژمنی تون ئەوانەی ڕقابەرایەتی تو دەکەن ئەی پێغەمبەری خوا هەمیشە و هەر بەردەوام هوە الئەبتەر هەر خۆی ئەو کەسە دوا بڕا و وزاق کوێر و کەسێکە کەسی لە دوا نامینێتن دەمری و دەڕوا و منداڵەکانی خۆشی جێی ناگرنەوە سوبحان الله. تەوان ئەو بەو شێوەیە خوای گەورە دڵنەوایی پێغەمبەری کرد
دڵی پێغەمبەری خوای دایەوە. تەوەری هەفتەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە یەکەم ڕووباری کەوسەریەکێکە لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر و ئومەتەکەی صلی الله عليه وسلم. بابەتی دووەم هەر وەک چۆن نوێژ عیبادەتێکی تایبەتە بەخوای گەورە، قوربانی و ئاژەل سەربڕینیش عیبادەتە و تەنها دەبێت بخوای گەورە بکرێتە قوربانی، واتە قوربانی عیبادەتە. نابێ قوربانی بکرێت لە بۆ مرۆڤێک، لە بۆ بتێک، لە بۆ کەسێک، ئەوە حرامە و دروست نییە. ئینسان دەبی ئاگدار بی قوربانیکردن عیبادەتە، تەنها دەبی لە بۆ خوای گەورە ئەنجام بدرێت. خاڵی سێم نوێژ و قوربانی دوو عیبادەتن، وەک سوپاسگوزاری بۆ خوای گەورە ئەنجام دەدرێت بەرامبەر بەخشینی نیعمەتی ڕووباری کەوسەر و بەڵێندانی خوای گەورە لە ناوچوونی دوژمنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەوەری هەشتم ڕوونکردنەوە سەبارەت بە ڕووباری کەوسەر پێغەمبەری خوددا دەفەرمێ، عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الکەوثەر نهر في الجنة، فەرمووی کەوثەر ڕووبارێکە لە بەهەشت حافەتاه من ذهب، دەفرمێت چادەورەکەی حافێ عن چادەوری ڕووبارەکە کو حەوزەکەی چادەوری ئەو هەیە لە زێر هەڵندراوە. ومەجراه على الدر والياقوت، ئەو ڕووبارەکە ئەو بەسە عەردەکەی دادڕوا، عەردەکە دوڕ و یاقوتە، واتە مەرجان و مێرووی زۆر زۆر جوان لەو عەردێکە ئاوەکەی بەسە دادڕوا. توربەته ئەطیب من المسك، ئەو خۆڵەی کە لە ناو ئەو حەوزەیە لە ناو ئەو ڕووبارەیە زۆر زۆر بۆنی خۆشترە لە بۆنی میسک. وماؤه أحلى من العسل، ئاوەکەی شیرینترە لە هەنجوێن. وأبيض من الثلج، سپیترە لە بەفر. ئەو حەدیثە ئیمامی تورمذی جێراویەتەوە، حەدیثێکی حەسەنە. نوێژی جەژن و قوربانی هەندێک لە زانایان دەفرمن واجبە بە بەڵگەی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، بەڵام ئیمامی شافعی دەفەرمێ سونەتێکی موئەکەدەیە، واتە هەرگیز پێغەمبەری خوا تەرکی نەکردووە و دەستی پێوەی گرتووە. چەند زانیاریەک سەبارەت بە قوربانی. فەزل و گەورەی قوربانیکردن پێغەمبەری خوا دەفەرموێ ما عمل آدمی من عمل يوم النحر أحب إلى الله، هیچ کردارێک خۆشەویستتر نییە لە ڕۆژی یەکەمی جەژن یان لە ڕۆژانەی تەژنی قوربانن خۆشەویستتر لە لای خوای گەورە من ئیحراقی دەم، لەوەی کە کەسێک ئاژەڵێک سەر ببڕی و خوێنەکەی بڕێژی. ئینەها ئەو ئاژەڵە کاتێک سەر دەبڕێ لە تەئتی یەومە القیامە بە کاملی خۆی لە ڕۆژی قیامەتێ دێتەوە، پاداشتەکەی دێتەوە بۆ خاوەنەکەی لە ڕۆژی دوایی بقڕونیها، شاخەکانی، وەئەشعاریها بە هەموو مووەکانی، وەئەظلافیە بە حەتا سمەکەی پێی، وأن الدم أو كسي آجل كس دبر كخينة كي درجة عردي لا يقع من الله بمكان قبل أن يقع من الأرض. يكوسل لا إخوة قيمتك زور قوري لبودا دندري بيجوي خوينك برجة سر عردي، فطيبوا بها نفسا زور دلتان بقرباني كان خوتا خوش بي بيغنبري خواد فرمي. أو حديث الإمام الترمذي وابن ماجه جراوية تانوا حديثة ضعيفة، بەڵام لە ئەعمالی صالحة طبعا وەردەگیرێ. دووەم حکمی قوربانی. پێشەوە ئەبوو حەنیفە هەندێک لە مالیکیەکان بە واجبی دەزان بە بەڵگەی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، و هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ من وجد سعة، هەر کەسێک هەبووبی باڵداربی لأن يضحي بتانی قوربانی بکە فلم يضحي قوربانیش نەکە فلا يحضر مصلانا بە بەشداری مزگەفتەکانی ئێمەش نەکەوی. ئەو حەدیث ئیمامی حاکم جێڕاویتەوە، بەڵام جمهور زۆربەی زۆری زانایان و ئیمامی شافعی و ئیمامی مالک و ئیمامی ئەحمەد بە سونەتێکی موئەکەدەی تێدەگەن. کاتی قوربانیکردن عیبادەتەکە پەیوەستە بە کاتێکی دیاریکراو، بۆیە پێش و پاشخستنی دروست نییە. دوای نوێژی جەژن دەست پێ دەکات، یعنی لەگەڵ نوێژی جەژن کە ڕۆژ هەڵات ڕۆژی یەکەمی جەژن، ڕۆژ بە قەدرای ڕمەک یعنی 10 دقە 12 دقە ڕۆژ هەرات، لە پاش ڕۆژهەراتی کاتەکەی دەست پێ دەکا. کەوابوو ئەگەر کەسێک پێشی ئەو کاتە ئاژەڵەکەی سەر ببڕێت بۆی بە قوربانی هەژمار ناکرێت. کەوابوو کاتەکەی لە یەکەم ڕۆژی جەژنەوە دەست پێ دەکات، کۆتایی دێت بە ئاوابوونی ڕۆژی چوارەمی جەژنی قوربان. لە مەسەبی ئیمامی شافعی لە مەسەبی ئیمامی ئەبوو حەنیفە تا نوێژی عەسرا. ئەو ئاژەڵانی بۆ قوربانیکردن دانراوە حوشتر، مانگا، چێڵ، مەڕ و بزن. ئەو ئاژەڵانی بۆ قوربانی ناشێن ئەوانن: کوێر، چاوی ڕژابی یان کۆرەیەکی ڕوون و ئاشکرا بێت، نەخۆشیێکی پەککەوتەی کەوا لە ڕوو لاوازی کردبی نەخۆشیەکەی گۆشتی تێدا نمابێتن. شەل، ئەگەر شەلینێکی زۆر ڕوون و ئاشکرابی نەتانی بەگەر مێگەل بکەویتن. و هەروەها لەڕ،
ئەو ئاژەڵەی لەبەر لە ڕوولاوازی چەوری تێدا نمابیتن ئەوەی زیاتر مەبەستە و پێویستە ڕەچاو بکرێ لە ئاژەڵی قوربانی زۆر و چەندەتی گۆشتەکەیەتی ئەوە زۆر بهیمە. چوارەم مەرجەکانی ئەو کەسی قوربانی دەکات دەبێ مسلمان بێت، عاقڵ و هۆشمەند بێت، توانادار و ماڵدار بێت، سەبارەت بە منداڵ دروستە قوربانی بۆ بکرێت لە ماڵی خۆی دوای ئیزن لێوەرگرتنیان، بەڵام لە ماڵی منداڵەکە دروست نییە بەبێ ئیزنی خۆی قوربانی بکرێت. حکمی قوربانیکردن بۆ مردوو لای ئیمامی شافعی و مالیک قوربانی بۆ مردوو دروست نییە مەگەر وەسیەتی کردبێ ئەو کاتە دروستە بۆی بکرێت. بەڵگەشیان ئاەتی وئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى کە کردیشی نابێت هیچی لێ بخوات. هەروەک هەندێک لە زانایانی مەزهەبی شافعی ڕێگایان داوە، بەڵام لای ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی ئەحمەد قوربانی بۆ مردوو دروستە و هیچ کێشەیەکی نییە. والله ئەعلەم. سەیری کتابی ڕووناکی رب العالمین مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەری بەرجی پێنجەم لاپەڕە 252 بکە. ئێستا دەینە سەر سوورەتی ئەلکافیڕون. سوورەتی ئەلکافیڕون سەرەتا چەند تەوەرێک لە خۆ دەگری. تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە. ناوی سوورەتی ئەلکافیڕونە، ژمارەی ئاەتەکانی 6 ئاەتە، سوورەتێکی مەککیە، 109مین سوورەتی قورئانە، لە دوای سوورەتی ئەلکەوثەر ڕاستە خۆدا بەزیوە. بابەتەکانی باسی یەکتاپەرستی و خواپەرستیەکی ڕاست و دروست دەکات کە تەنها خوای گەورە دەبێت پەرسترێت، نابێت خواپەرستی هیچ شرک و هیچ جۆرە شرکەشی تێلەگەڵ تێکەڵ بکرێت. جیابوونەوەیش تەواو لە نێوان ئاینی ئیسلام و مشتیکەکان ڕۆن دەکاتەوە لەو سوورەتە پیرۆزان. تەوەری سێیەم پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێش و سوورەتی کەوثەر خوای گەورە باسی ئەو نیعمەتەی خۆی کرد کە بە پێغەمبەری خوا بەخشراوەکەوە ڕووباری کەوثەرە، و باسی ئەوەی کرد کەوا دوژمنانی پێغەمبەر هەمیشە و بەردەوام هەتا ڕۆژی دوایی لە ناو دەچن و دەفەوتێن بە هیچ شێوێک سەرکەوت و نابن. لەو سوورەتە پیرۆزە خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی یەکتاپەرستی و خواپەرستێکی ڕاست و دروست دەکات کە تەنها ئەوە ڕێگای ڕزگار بوونە، کە تەنها بەوە ئینسان ڕزگاری دەبێ لە ناوچوون و فەوتانی دنیا و بەدەستهێنانی سەرکەوتن لە ڕۆژی قیامەت. چوارە هۆی دابەزینی سوورەتی ئەلکافیڕون. تەوەری چوارەم هۆی دابەزینی ئەو سوورەتە پیرۆزە. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس دەفەرموێ قوڕەیشیەکان داوایان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ماڵێکی زۆری پێ بدەن تا دەبێتە سامانترین کەس، یا هەر ئافرەتێک ئارەزووی لێ دەکات بۆی بخوازن. وتیان ئەی محەممەد هەرچیت دەوێت بۆت دەکەین بەس واز بێنە لە باسکردنی بتەکانمان، ئەگەر ئەوەش ناکەی تۆ ساڵێک بتەکانمان بپەرستە، ئێمە ساڵێک خوای تۆ دەپەرستیت. فەرمووی چاوەڕوانی فەرمانی خوای گەورە دەکەم. پێغەمبەری خوا فەرمووی بزانم خوای گەورە چ دەفەرمێ. خوای گەورە ئەو سوورەتەی دابەزان لە هەندێک ڕیواەتی تردا هاتووە، وتیان تۆ ساڵێک بتەکانی ئێمە پرستە، ئێمە ساڵێک خواکەی تۆ دەپەرستین. ئەوەش ئیمامی نەسائی و بەیهەقی و ئیبن ئیسحاق ڕاویەتیانەوە، ئیمامی ئەلبانی بە حەسەنی داناوە. تەوەری پێنجەم مانە و تەفسیری ئاەتەکان. خوای گەورە ڕوو لە پێغەمبەری خوا دەکا و داوای لێ دەکا و دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا بەو کافر و مشریکانەی کەوا ئەو داوایانەیان لە تو کرد پێیان بڵێ، قل پێیان بڵێ یا ئەیوهە الکافرون، ئەی ئەو کەسانی کە کافرن، ئەی ئەو کەسانی بێ باوەڕن. ئەهەن لێرە خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕۆن دەکاتەوە پێیان بڵێ ئێوە کافرن، ئێوە بێ باوەڕن، بۆیە مادەم ئێوە بێ باوەڕن ئەوەندە مکڕن لەسەر کوفری خۆتان، لەسەر شرکی خۆتان، چۆن ئەمن واز دێنم لەو دین و ئیمانی کە گەورەترین نیعمەتی خوایە. ئەنا قل یا ئەیوهە الکافرون، پێیان بڵێ ئەی ئەو کەسانی بێ باوەڕن لا ئەعبود ما تعبدون، من ناپەرستم ئەوەی ئێوە دەیپەرستن، ئەو بت و سەنەمانەی ئێوە داتان ناوە بۆ خۆتان داتان تاشیوە، هیچ معنایەکی نییە، هیچ بنەمایەکی نییە، لەسەر هیچ دینێکی ئاسمانی نییە، من چۆن ئەوەی دەپەرستم. ولا ئەنتم عابدون ما ئەعبود، و ئێوەش بە هیچ شێوەیەک ئەوەی ئەمن دەیپەرستم کە خوای گەورەیە سوبحانەه وتەعالا نایپەرستن. ولا ئەنتم عابدون ما ئەعبود، ئەوەی من دەپەرستم ئێوەش هەمیشە و بەردام تەوان ئەو خیتابەی خوای گەورە لەگە سەرانی قوڕەیشە، وەکو ئەبوو جەهل، وەکو ئومەیەی کوڕی خەلەف، وەکو ئەو کافرە سەرکەش و کەللە ڕق و کەللە پوچانە کە هەموویان لەسەر کوفری مردن. سوبحان الله، ئەوەی کە ئەو داوایان لە پێغەمبەر کرد. ولا ئەنا عابد ما عبدتم، ولا ئەنا عابد، بە هیچ شێوەیەک ئەمن عیبادەت ناکەم، نامبینەوە ڕۆژێک ئەمن عیبادەتێک بکەم ما عبدتم ئەوەی ئێوە دەیپەرستن. ئەهەن تەماشا بکە مسلمانان، چەند مهمە ئینسان خاوەن بیر و باوەڕی خۆی بی، لەسەر دینی خۆی مقڕ بی، لەسەر دینی خۆی ڕشت بی،
ولا أنا عابد أو جار بيغمبري خاصة بصيغي اسم فاعل بازكا صفتي عبادتي بتو صنم لمن ونابين به شويك ولا أنتم عابدون ما أعبد وهم شوبر دوام وهرجيز إيوش عبادتي أوي أمن ديكم إيوه نايكت ولا أنتم عابدون ما أعبد كوابو لكم دينكم ولي دين لكم دينكم أو ديني كوا بخوتان بيرازين لكم بابو إيوبي أو شركو كفر وخزعبلات وخرافيات بابو إيوبي ولي دين ديني راستقينا ديني يكتا برستي ديني حق وعدالة أهو ديني منها ولي ديني خوش بخوم لينا زوركز أو آتبه الله تفسير كان لأنك أكدري يقرأ كابر آرقي دخواتوا خورينة النصيحة كاسة لكم دينكم ولي دين ذاك كوانية أو لو كاتل لحالتي شتاي بدلوا بيغمبري إخوان دابزيا أو لين باتي شرك إيمانا بلام لكاتي نصيحة كني مسلمانك وهو فرقية يعني إنساني إيمان دار معنى أولي دز بخودا شور كيوا بري كل اللي قرأ خرق كفري دكا شركي دكا بتي دا برستي خرابة كاري دكري أم دست بكرا يخوم قلت يوباني با كيف خوتي لكم دينكم ولينا بابا غلطة بلكو إنسان دبي دعوة بك بانقوازي بك نصيحته آموش قاري خلشي خرابك لو يبيان هنتا صيري الراس دروز أغناقو نعبار دبي إنسان توري ششم سودو بندالين دراوكاني أو صورة بيروزا يكم عبادة ما في خواي قوريا هيت كسر ما في قصة كرني اللي قصة لي كرني قوريني بونيا أقر بيغمبري خواش بي دوام عبادة بيوستا ببيدو باور وأنزام بدريتو لا دلا وبيت نوكو تنها بروالت سيم جیاوازی نێوان مسلمان و بێباوەڕ ئەوەیە مسلمان تەنها خوایەکی تاک و تەنها دەپەرستێت بەڵام بێباوەڕ و مشریک بەڵام بێباوەڕ و مشریک چەندین خوای داتاشرا و دروستکرا و دەپەرستێت پێویستە عیبادەتی مسلمان دوو مەرجی تێدا بێت ئەویش کە بریتە لە دڵسۆزی ئیخلاص و هەروەها لەسەر منهج و ڕێڕەوی پێغەمبەری خوابی صلی الله عليه وسلم دووەم بەجێرەی فەرمانی خوا و پێغەمبەر بێت ئەوە مەرجی دووەمی عیبادەتە چوارەم لدستور بنەمای دەسەڵات و دەوڵەتی ئیسلام هەڵگری هەر ئاین و بیر و باوەڕێک ئازادە دەتوانێت پەیڕەوی ئاینی خۆی بکات بە مەرجێک زەرەر و زیانیان نەبێت و ڕێزی ئیسلام بگرێت زەرەر و زیانیان نەبێت لە بۆ مسلمانان و ڕێزی ئیسلام بگرێت ئاینی ئیسلامی ڕێزیان لێ دەگرێت تەوەری حەوتەم ڕوونکردنەوە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم سوورەتی ئەلکافیڕونی لە سونەتی پێش نوێژی بەیانی و سنەتی دوای نوێژی مەغریب و دوو ڕکاتی دووەمی نوێژی تەراویح یعنی ڕکعاتی دووەمی نوێژی تەراویح و ڕکاتی یەکەمی نوێژی دوای تەواف دەخوێند چەند زانیاریەک سەبارەت بە عیبادەت مانای عیبادەت وشەیەکی گشتگیرە هەموو کردار و گفتارێک دەگرێتەوە کە بە ئەو پەڕی ملکەتی و خۆشەویستی و بۆ خوای گەورە ئەنجام بدرێت جۆرەکانی عیبادەت هەندێک عیبادەتی دڵ و دەروون وەکو خۆشویستن ترس لە خوای گەورە پشت بەسن بە خوای گەورە و چەندین عیبادەتی تر عیبادەتی زمان و گفتار وەکو زیکرکردن بانگەوازیکردن بۆ خوا نوێژکردن قورئان خوێندن ئەوانە هەمووی عیبادەتی زبان و گفتاریت عیبادەتی لەش و کردار وەکو حەج نوێژ غەزاکردن لە پێناوی خوا جێبەجێکردنی سیلەی ڕەحم عیبادەتی ماڵی وەکو زەکات وەکو حەجکردن ناندانی هەژار و یەتیم سێم مەرجەکانی عیبادەت هیچ عیبادەتێک دروست نییە وەرناگیرێت تا دووش مەرجی تێدانە بێ وەکو باسمان کرد کە ئیخلاص و ئیسابەیە چوارەم هەر کردارێکی ئاسایی ڕۆژانە بە نیەتێکی پاکەوە بۆ خوای گەورە ئەنجام بدرێت بە عیبادەت دەژمێردێت مەبەست و ئاماند لە دروستکردنی مرۆڤ تەنها عیبادەتە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون سوودەکانی عیبادەت دەرچوونی لە بەندایەتی بەندە دەرچوون لە بەندایەتی بەندە بۆ بەندایەتی پەروەردیگاری جیهان پاکبوونەوە و ئارامبوونی گیان و دڵ و دەروون چاندنی بەرووبووی چاک و جوان و دوورینەوەی بە پاداشتی باز لە ڕۆژی دوایی باشترین هۆکاری چاکسازی و چاکسازی تاک و کۆمەڵگەیە هاوسەنجی دروستکردنە لە نێوان دەروون ڕوح و لاشە ئەو پەڕی ئاسانکاری و نەهێشتنی زەحمەتی ڕەچاو کراوە لە عیبادەت ئێستا دێینە سەر تەفسیرکردنی سوورەتی چوارەم لەو وانە و زنجیرەیە ئەویش تەفسیری سوورەتی ئەننەسڕە تەوەرەکانی تەفسیرکردنی ئەو سوورەتە تەوەری یەکەم پێناسەکەی ناوی سوورەتی ئەننەسڕە واتە سەرکەوتن و سەرفرازی ژمارەی ئاەتەکانی چار ئاەتە سوورەتێکی مەدەنیە
سەد و دەیەمین سوورەتی قورئانە لە دوای سوورەتی ئەتتەوبە دابەسیە. بابەتەکانی باسی ئازادکردنی مەککەی پیرۆز دەکات، سوپاسکردنی خوای گەورە لەسەر ئەو بەخششەی کە خوای گەورە بە پێغەمبەری داوە. سێەم پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی پێشوو کە سوورەتی ئەلکافیڕون باسی یەکتاپەرستی و خواپەرستێکی ڕاست و دروست کرا، تەنها خوای گەورە دەبێت پەرسترێت، خۆ بە دوورکردن لە شرک و پەرستی جگە لە خوای گەورە. لەو سوورەتە پیرۆزە خوای گەورە باسی نیعمەتێکی خۆی دەکە کە ئازادکردنی مەککەی پیرۆزە، لە بەرامبەر ئەو نیعمەتەش سوپاسکردنی ئەو نیعمەتە بەوەی دەکرێت کە ئینسان زیکری خوای گەورە بکە و هەروەها داوای لێخۆشبوون بکە لە کەم و کورتیەکانی لەو کەم و کورتیانێک کە ڕۆژانە دێتە سەرکەواتە. یەکێک لە عیبادەتکردن شکری نیعمەتەکانی خوای گەورەیە. تەوەری چوارم هۆی دابەزینی سوورەتی نەسر. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباد دەجێڕێتەوە دەفەرموێ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ منی لەگەڵ پیاوە بە تەمەنەکانی بەشداربووی جەنجی بەدر دادەنا. عەبدوڵڵای کوڕی عەباد منداڵێکی کچکە بوو، یعنی برین تەمەنێکی لە دەوری 16 ساڵی بوو، دەڵێ ئەمنی لەگە پیاوە گەور ئەشیاخی بەدر ئەوانی کە بەشداری شەڕی بەدریان کرد بوو، ئەمنی لە ڕێزی وان دادەنا. هەندێکیان زۆریان پێ ناخۆش، دیان گوت خۆ معقولە ئەو منداڵە گەنجە بێتە ڕێزیمە. ڕۆژێکیان بانجی کردن، منیشیان لەگەڵ بوو. ئیمامی عەباس فەرمووی ئیبن عەباد دەڵێت منی بانگ نەکرد و تەنها لە بۆ یەک شت لە بۆ ئەو گەورە پیاوانە بەدەر بێخی کە لەبەرچی ئەمن بەو منداڵیە دێنێتە ئەو مەجلیسە. دەفەرمێن ڕووی لە پیاوە گەورەکان کرد و فەرمووی ئەرێ دەربارەی ئیذا جاء نەصر الله والفتح ئێوە ڕەئیتان چییە؟ ئەو سوورەتە باسی تشتێک دەکات، ئاماژەیە بە تشتێک. هەندێکیان وتیان خوای گەورە فەرمانمان پێ دەکات سوپاسی بکەین و داوای لێخۆشبوونی لێ بکەین کاتێ سەرکەوتین و مەککەی بۆ فەتح کردی. ئەوە ڕای هەندێکیان. هەندێک تریان بێدەنگ بوون، هیچ قسەیەکیان نەکرد. اینجا بە منی وت ئیمامی عەباس فەرمووی ئەی عەبدوڵڵا فەرمووی ئەتوو وا دەڵێ؟ وتم نەخێر. وتی ئەدی ئەتوو چ دەرێ؟ ئیمامی عەباس بەخۆی دەجێڕتەوە ئەتوو ڕاتچیە؟ دەرێ وتم خوای گەورە ئاگاداری پێغەمبەری کردەوە لە نزیکبوونەوەی مردنی، پێی فەرموو ئیذا جاء نەصر الله والفتح ئەوە نیشانەی نزیکبوونەوەی مردنتە ئەی پێغەمبەری خوا، بۆیە خوای گەورە بە پاک بگرە و سوپاسی بکە و داوای لێخۆشبوونی لێ بکە. پێشەوە عومەر فەرمووی منیش لەوە زیاتر هیچی تری نازانم. ئەو فەرموودەی ئیمامی بوخاری جێڕاویەتیەوە. کاتی دابەزینی هەندێک دەفەرمون 2 ساڵ پێش ئازادکردنی شاری مەککەی پیرۆز دابەزی، هەندێکتر دەفەرمون 70 ڕۆژ دوای دابەزینی ئەو سوورەتە پیرۆزە پێغەمبەری خۆشەویست کۆچی دوایی کرد، بەڵام ڕای بەهێز پێش فەتحی مەککەی پیرۆز دابەزیوە. والله ئەعلەم. مانە و تەفسیری ئاەتەکان خوای گەورە دەفەرمێ ئیذا جاء نەصر الله والفتح، واتە ئەی پێغەمبەری خوا کاتێ خوای گەورە سوبحانە وتەعالا سەرکەوتن و سەرخستنی و توی بۆ هێناوی لە شەڕی لە جەنجی بەدر کاتێک کە سەرکەوتی خوای گەورە نەسرەتی بە قسمەت کردی لە یەکەم جەنگ کە گەورەترین سەرکەوتن بوو لە بۆ مسلمانەکان کە خوای گەورە پێی بەخشی، و لە دوای ئەوە خوای گەورە نیعمەتێکی زۆر لەوە گەورەتری بە ئێوە بەخشی لە دوای 6 ساڵ لە ساڵی هەشتەمی کۆچی دوای 8 ساڵ دوای ئێوە کە کۆچ کرد بەرەو شاری مەککەی پیرۆز، ئینجا ئەتوو خوای گەورە فەتحی مەککەشی لە بۆ کردی. کاتێک کە کۆچ کرد لە شاری مەدینە جارێشتر ئەتووی گەڕاندەوە لە بۆ مەککەی پیرۆز، کاتێک کە خوا ئەو نیعمەتەی لەگەرت کرد. و یەکێشتر لە نیعمەتەکانی تر سەیەم نیعمەت وەڕەئەیتە الناس يدخلون في دين الله أفواجا، خەڵکان دەبینی ناس هەرچی خەڵکە لە ناو خەڵکی مەککە لە ناو خەڵکی مەدینە لە جەزیرەی عەرەب بەگشتی ئینجا دینی تو بڵاو بۆ لە بۆ هەتا دەورەی دەوروبەری مەککە و مەدینە ئەو خەڵکە يدخلون في دين الله بپۆل پۆل کۆمەڵ کۆمەڵ ئەفواجا هاتنە ناو دینی تو. بەتایبەت لە ساڵی نۆیەمی بەتایبەت لە دانوستانی حودەیبیە پێش فەتحی مەککە کە پێغەمبەری خوا یەکێک لە خاڵەکانی پێکهاتنی دانوستانی حودەیبیە ئەو بوو. هەر کەسێک ئازادە لە مسلمانەکان و غەیری مسلمانەکان مشریکان پەیمان ببەستیتن لەگەر دەوروبەرەکەی خۆی. پێغەمبەری خوا حلف و پەیمانی لەگە خەڵکێکی زۆر بەست.
بەوەی بەڕاستی خەڵکێکی زۆر هاتن ناودینی ئیسلام دە لە بەرامبەر ئەو سێ نیعمەتە گەورەی خوای گەورە ئەی پێغەمبەری خوا تەواو پەیامی تو بەرەو کۆتاییە تەمەنی توش بەرەو کۆتاییە نێزیکە ئەتوو بگەڕێەوە بۆ لای خوای گەورە کەواتە فەسەبح بحەمدی ڕەبیک هەمیشە و بەردەوام تەسبیحاتی خوا بکە لەگە تەسبیحاتەکەت شکر و سوپاسی خوای گەورەشی تێدابی سبحان الله هەمیشە و بەردەوام سوپاس و ستایشی خوای گەورە بکە بەسەر خوای گەورەدا هەڵبرێ وەستەغفیره و داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکە چونکە خوای گەورە ئینەهو کانە تەوابە هەتەنها زاتی ئەڵڵاه ئەو خوای گەورەیە تەوابە تۆبە وەرگرە تەوبە لێ قبول دەکا لۆیە هەمیشە و بەردەوام داوای لێخۆشبوون و تەوبە بکە لە خوای گەورە خۆ پێغەمبەری خوا گوناحی نەبوو بەڵام واتە دەرەجە و پلەت بەرزبی ئەگەر کەم و کورتی کوڕی و شتەکت هەبی لۆی کە بە گوناح حسێب نابی لۆی خوای گەورە چاوپۆشی لێ بکە تەوەری شەشەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە خوای گەورە هەر پێغەمبەرێک بنێرێت بۆ تەواوکردنی پەیامەکەیەتی کە پەیامەکەی تەواو بوو کە سەرخستنی دینی خوای گەورەیە بۆ لای خۆی دەیگێڕێتەوە دووەم خەڵک لەگەل لایەنی هێز و دەسەڵاتە بۆیە کاتێک پێغەمبەری خوا هێز و دەسەڵاتی پەیدا کرد یەدخولونە فی دین الله ئەفواجا سێم تەسبیح و سوپاسگوزاری پێشخراوە چونکە بۆ خودی پەروەردیگارە بەڵام داوای لێخۆشنکردن زیاتر بۆ بەندەکە خۆیەتی بۆیە دواخراوە یعنی ئینسان کاتێک سبحان الله و الحەمدولله دەکا بەسەردا هەرگوتنی خوای گەورەیە ئیخلاصیەتێکی زیادی تێدایە بەڵام کە داوای ئەستەغفیر الله دەکەی بۆ خۆتە لە گوناحەکان پاک بیەوە شتێک خالیسەن مخلیسەن لە بۆ خوابی ئەوە گەورەترە لەوەی کە شتێک مەسلحەتی خۆتی تێدابیتن چوارەم لە دوای ئەنجامدانی هەر کارێک خوای گەورە داوا دەکات داوای لێخۆشبوون لێ بکەین سوپاسی بکەین یادی بکەین وەک دوای نوێژەکان نوێژە فەرزەکان تەواوبوونی مانجی ڕەمەزان و حەج بزانە لە دوای مانجی ڕەمەزان خوای گەورە دەفەرمێ وەلیتوکەبیروا الله على ما هداکم لە دوای حەج خوای گەورە دەفەرمێ فەئیذا ئەفەضتم من عەرەفات فاستغفروا الله داوای لێخۆشبوون لە خوا بکەن ئەوەش بۆ ئەوەیە تا موسڵمان لە خۆبایی نەبێت بەو کردەوانی کە دەیکا بزانێ هەرچی بیکات بۆ خوای گەورە هەر هێشتا خوای گەورە شایستەی زۆرتر و زیاترە کردەوەی بەندە بێکەم و کوڕی و هەڵە نییە تەوەری حەفتەم ڕوونکردنەوە خاتو عایشەی دایکمان خوای لێ ڕازی بێت دەفەرموێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای دابەزینی ئەو سوورەتە زۆر ذکری سبحان الله وبحمده ئەستەغفر الله وأتوب إليه دەکرد منیش پێم وت ئەی پێغەمبەری خوا دەتبینم زۆر ذکری سبحان الله وبحمده ئەستەغفر الله وأتوب إليه دەکەیت فەرمووی پەروەردیگارم ئاگاداری کردومەتەوە من نیشانەیەک لە ئومەتەکەم دەبینم کاتێ ئەو نیشانت بینی زۆر بڵێ سبحان الله وبحمده أستغفر الله وأتوب إليه أو بينيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا خواهي قرج أمر بيدك فسبح بحمد ربك واستغفره لوية زور داوي اللي يخرج من ليدك أو فرمود إمامي مسلم جراوية يوم آيني تواو ورجراو لا خواهي قرج إسلاما زق الإسلام هج آيني اشتروا ناجرت وكو خواهي قرج فرمي إن الدين عند الله الإسلام ديني تواو ورجراو لا خواهي قرج تنها آيني بيروزي إسلاما پیغمبری خواج دەفەرموێ والذي نفس محمد بيدي سوێن بەو خدای کە نفسی محەممەدی بەدەستا لا يسمع بي أحد هیچ کەسێک نیوە جێبیستی ناودەنجی من بی من هذه الأمة لو أمتي من يهودي أو کەسە جوولەکە بێ ولا نصراني یان گاور بێ ثم يموت لە دواییدا بمری ولم يؤمن بالذي أرسلت به إيمان نيني بو بيامي كأمن هنايتم كقرآن إلا كان من أصحاب النار إلا أو كسا لبت أهلي دوزخ وابنا ممدا أو حديث الإمام مسلم جراوية يوا تنزانيار يقدر باري فتح مكة ناوي فتح مكة لقرآني بيرود بتناوك هاتوا خوايقنا ناوي لنا فتحا مبينا فتحا عظيما فتحا قريبا نصرا عزيزا كاتي رداني لدي مانجي رمضاني صالي دي كوتيبو ژمارەی جەنگاوەرانی بەشدار بوو تێیدا 10,000 کەس بوو دابەشکردنی سوپاکە لە کاتی چوونە ناوشاری مەکەی پیرۆز لە لای باکوور و زوبەیری کوڕی عەوام لە باشوورەوە خالیدی کوڕی وەلید لە باکووری ڕۆژئاواوە ئەو عوبەیدەی کوڕی جەڕاح لە باکووری ڕۆژهەڵاتەوە قەیسی کوڕی سەعدی کوڕی عوبادە
وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.